سڵاو دۆستانی خۆشەویست هیوادارم هەمووتان لەخێر و خۆشی و سڵامەتیە بن. تکایە کتێب بخوێننەوە لەبەرەوەی کە کتێب باشترین برادەری تۆیە. واز لە برادەر و برادەری کە بێنن هەمووی مەسلەحەتە. تکایە کتێب بخوێننەوە. ئەگەر دەتەوێت ئینسانێکی زیرەک لێ دەچێت کتێب بخوێنەوە. کتێب ئەوە تا ئیمپراتور بەقەتەوای کوردم کتێب خوێندوێتەوە. داواکاریم لە ملەتی کورتەیە کتێب بخوێننەوە، چون هەرچەندە تۆ کتێب بخوێنیەوە ئەو نەزاناتری و پرۆگرامیشە زۆر ئاسانە. هەر شەو پێش ئەوەی کە بخەوی چارەگێک کتێب بخوێنەوە یا 15 دقە لە ساڵا بێتە 15 کتێب. کات زۆر زۆرە، کات زۆر زۆرە. زۆر کەسێ ئەوڵا کاتم نییەوەوانە لە جاتیەوەی بە شۆن برادەر بکەون و شەو دانیشن دۆمینە بکەن و شتانە کتێب بخوێنەوە. ئەگەر تۆ ئینسانێکی زیرەک لێ دەرچێ ئەبێ کتێب بخوێنیەوە.